خێزان لە ئیسلامە سێ بنەما و سێ کۆڵەکەی هەیە. ئەگەر ئەم سێ کۆڵەکە و بنەمایەکێکیان نەما، ئەوە وەکو ئایە بینایەکی سەدقاتی ژێرەکەی زەرع کرابێ بە TNT بە یەک دوگمە و زوڕێک دەستی پێ بنێ هەڵیکەی بە ئاسمانە. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. یەکێک لە نیشانەی خوایەتی خوا ئەوەیە کە دروستی کردۆ بۆ ئێوە، ئەن خەلەق لەکم من ئەنفوسیکم، لە خودی خۆتان هاوسەر ئەزواجن لیتەسکنوا ئیلەیها، بۆ ئەوەی کەوا لەگەڵ ئەو هاوسەرە سوکنایی دەستکەوێ، ئارامی دەستکەوێ. ئەم سوکنایی و ئارامیە هەر یەکێک لە ئێوە من بخەوەری یەکەم لە سەفەرێکی ئەڕۆیتەوە بۆ هەوڵەتەی تازە. ماڵی دایکت لە سیروانیەکانە، ماڵی باوکت و دایکت، لە پێشەوەتیتە لای ئەو دەستی ئەنماچەکەی، سەعاتێ دانیشی نانێکی دەستی دایکت دەخۆی، دوای تۆزی ئەڵەی با ڕۆمەدایەگیان، ئەی بۆ ڕۆڵە ئەمشەو لێرە نابی، ئەچیتەوە بۆ لای ماڵ و مناڵەکەت. من ڕێزم هەیە تەنیا خەوتنی ژن و مێرد نیشانەی سوکنا نییە، بەشێکە لەو بەشانەی کەوا خوشبنێک لە جەستە و غەریزەی ئینسان پڕەکاتەوە. ئەگینا ئینسان نە لە لای باوکی، نە لە لای دایکی، نە لە لای برا و خوشک و خاڵ و مام ئەوانە سوکنایی دەست ناکەوێت تا نەچێتەوە ناو لانەکەی خۆی، ناو خێزانەکەی خۆی. وجعل لتسكنوا إليها، ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم وجعل بينكم مودة، ئەبێ خێزان پیاوژن هاوسەر ئەبێ مەوەدە لە بەینیان هەبێ. مەوەدە ودە، ود لە حوب زۆر گەورەترە، زۆر گەورەترە، لەگەڵ کوولەکەی دڵایە ود. ئەبێ بینی ئەم دوانە کە بنە هاوژین و هاوسەر و ژن و مێردی یەکتری ئەبێ خۆشەویستی هەبێ. بەبێ خۆشەویستی هیچ چەسپێکی دووقلو، هیچ چیمەنتۆیەکی غەریب و عەجیب نییە. ئەم دوانە نزیکاتەوە لە یەکتری بەقەدەر محەبەت. زولێخا عاشقی بەندەکەی بوو کە یوسف بوو، قەد شەغەفەها حوبا، خۆشەویستیەک چوو بۆ دڵی زولێخا بۆ یوسف، یعنی دابووی لە ناخی لە دڵی. لەبەرەوە ئەبێ ئەو دوو کەسەی ئەبنە هاوژین و هاوسەری یەکتری لەسەر بنەمای خۆشەویستیەکی ڕاستەقینە خێزان دروستکەن. سێهەم وەڕەحمە، ئەگەر سوکنامان دەستکەوت، ئەگەر خۆشەویستی بوو لە بەینا، دوایی ئەبێ ڕەحمەت و سۆزیش لەم دوانە بێ بۆ یەکتری. بەتایبەتی ڕەحمەت و سۆز لەسەری پیری لەسەر و پەنجاوە دەرئەکەوێ. پیاوژنێکە بوون لە ئۆردوگای باریکە، برایەتی من لەوێ بووم ساڵی 91، نزیکەی 86 و 90 ساڵ عمریان بوو پیاوەکە و ژنەکە، 60 و ئەوەنە ساڵ بوو هاوسەر بوون. پیاوەکە لەسەر جێگە بوو کە 92 ساڵ ئەوەنە بوو، ژنەکە باوەشێنیە کرد، بە ڕێحانە باوەشێنیە کرد، ڕێحانە نەک بە باوەشێن، چەپکێ ڕێحانەی پێ باوەشێنیە کرد. وتی مامۆستا تا ئێستا دڵمان یەک جار لە یەک نەهێشاوە، یەک جار. ئەوە پێڵێن ڕەحمەت. نەک تۆزێ پیاوەکە پێی هاو بەلا ژنەکە لەگەڵ مناڵەکانی ئینقلابی لێ بکەن، یا ئەگەر باوکەکە تۆزێک لێزان بوو بە پارە و پول مناڵەکان بکاتە خۆی و ئینقلاب بکەن لە دایکە داماوە هەناسە ساردەکە. ئەم سێ کۆڵەکە ئەساسی خێزانە، ئەساسی ژن و مێردایەتیە. ئەبێ ئەم سێیانە بپارێزین و دروستی بکەین.